بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین و چۆن بچینە ناو ڕەمەزانەوە و چۆنیش لێی دەربچین. زۆر گرنگە ئینسانی مسلمان ئاگاداری ئەم سێ بابەتە بێ. طبعا لە ڕابردووە لەبارەی و بابەتانەوە زۆر قسەمان کردووە، بەڵام بڕیارمدا هەموو ئەو قسانی کە کردومانە کورتی بکەمەوە لە چەند خاڵێکا و پێشکەشتانی بکەم بە پوختی کە هەندێک استیدراکات و زیاداتیشی تێدایە کە بە پوختی بۆ ئەوانی پێشوو زیامان کردووە. طبعا بۆ گرنگە ئەم سێ بابەتە بزانین: چۆن پێشوازی لە ڕەمەزان کەین، چۆن بچینە ناویەوە، چۆن لێی دەربچین. لەبەرەوە گرنگە کە ناتوانین بەرەکەت و خەیر و ئەجری ڕەمەزان بەدەست بهێنین هەتاوەکو ئاگاداری ئەو سێ بابەتە نەبین. ئێمەی مسلمان بۆ ئەوە ئاژین لەسەر ئەم زەویە کە ببینە خاوەنی ئەجر، خاوەنی بەرەکەت، ببینە خاوەنی خەیر، خاوەنی چاکە. جا ئەو خێر و چاکە و ئەجر و بەرەکەتەی لە ناو ڕەمەزانە هەیە لە هیچ مانگی ترا نییە. وە زۆر گرنگە ئێمە بزانین چۆن ببینە خاوەنی ئەو خێر و بەرەکەت و ئەجرە، بەدەستی خۆمانی نین. بەوەش ئەبینە خاوەنی کە بزانین چۆن پێشوازی لەو خێر و بەرەکەت و ئەجرە بکەین و چۆن لە ناویە بژین و چۆن بەسەری بەرین و کۆتایی پێ بهێنین و بیخەینە نامەی ئەعمالەکانمانەوە بە ئیزنی ئەڵڵا سوبحانەهو وتەعالە. یەکەمین خاڵ کە گرنگە بیزانین بریتە لەوەی کە بزانین ڕەمەضان چ فەضل و ئەجر و پاداشتێکی هەیە، بزانین چ مانگێکە و گەورەیەکەی لەکوێدایە و ئەجر و پاداشتەکەی لەکوێدایە و خێر و بەرەکەتەکەشی کامێ. ئەمەش کاتێکی زانین کە بگەڕینەوە بۆ قورئان، دواتر بگەڕینەوە بۆ سوننەت، علمی فەضلی ڕەمەزانی لێوەربگرین. الله سبحانه وتعالى لقرآن فرمي: شهر رمضان الذي أنزل فيه القرآن. فرمي مانجي رمضان، مانجيك أنزل فيه القرآن، مانجيك قرآني تيادها بزيوة هدى للناس. أو قرآن لو مانجا دا بزيوة كابته كاري رينموني بخلقي وبينات ڕوونکردنەوەی تەواوی بابەتەکانی ژیانی بۆ خەڵکی تایە: حەق و بەتاڵ، کوفر و ئیمان، شیرک و تەوحید، نیفاق و ئیسلام، حرام و حەڵاڵ، فیسق و طاعە، هەمووی ڕوونکردنەوە تایە. من الهدى والفرقان، لە هەمان کاتیشە فورقانە، واتە ئەهلی بەهەش لە ئەهلی جەهەنەم جیا کاتەوە، كافر لإيماندار ومنافق لمسلمان وسني لبدعي ومشرك لموحد وحرام خور لحلال خور وخرابكار لشاكار جاء كاتو فرقانا. كواتا مانجكا مانجي دابزيني قرآن ومانجي دابزيني هداية بيان فرقانا. ويفرمي: فمن شهد منكم الشهر فليصمه. كلا ايوه اماده ومانجا بو با گەورەترین عیبادەتی تیا ئەنجام بدا کە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام، بریتە لە عیبادەتی ڕۆژوگرتن. فەلیەصمه، فەرمانمان پێەکە ئەبێت بیگرین ڕۆژوەکەی. کەواتە خاڵی چوارەم هەر بە پێی ئەوەی کە لەم ئاەتەیە هاتووە، مانگی ڕەمەزان مانگی ڕوکنێکی گەورەی ئیسلام کە ڕۆژوە قورئانی تیادا بەزیوە، کاویش ڕوکنێکی گەورەی ئیمانە و لە هەمان کاتە هیدایەتی تیا هاتووە، فورقانی تیا هاتووە، تیبیانی تیا هاتووە. تەنها لەو ئاەتەیە
بۆ فەضل و گەورەی ئەم مانگە لە سونەتە لە خاڵەکانی دواترا دەرئەکەوێ لە سونەت ئەچ فەضل و گەورەیەکی هەیە کەواتە خاڵی یەکەم بریتە لەوەی کە فەضلی ئەو مانگە بزانین بە نیعمەتێکی گەورەی بزانین و شکری ئەو نیعمەتەش بکەین بچینەوە بە ڕەمەزانی پێشوومانە کە بە سەرمان بردووە چکەم و کوڕیەکمان هەبووە تیایدا هەوڵ بدەین ئەم ڕەمەزانە و کەم و کوڕیانەمان نەبێت چ جایی ئەم ڕەمەزانە لە ڕەمەزانی ڕابردوو خراپتر بینەوە کارە ساتە و کاتە بۆیە وەکو نیعمەتێ تەماشایکەین کە ئەڵڵا سبحانە وتەعالە پێی بەخشی نەوەک وەکو نیقمەتێ وەکو ئێش و ئازار و ناڕەحەتی تەماشای بکەین بڵێن ئەوە هات بەخوا ڕۆژ و ناڕەحەتە بەخوا تەراویح ناڕەحەتە بەخوا عیبادەت ناڕەحەتە بەخوا ئیتر ژیان قورسە بێ گرانیە ناتوانین چی ئەو وەختە وەکو نیعمەتێ تەماشات نەکردووە ئەوە تۆ حەقی ئەو مانگەی ئەڵڵات نەداوە بەو شێوەی کە ئەڵڵا هەوێ سبحانه وتعالى و بەو شێوە تەماشات نەکردووە کە ئەڵڵا سبحانه وتعالى قەدری پێدا و ڕێزی پێداوە و بە تەماشای کردووە خاڵی دووەم بریتە لە داخڵبوون بە ڕەمەزان بەتەوبەوە هیچ کەسێ لە ئێمە نییە کە بەردەوام پێویستی بەتەوبە نەبێت کاتێک کامانەوێت داغڵی جێگایەکی پیرۆز بیر وەکو مەککە و مەدینە سنەتە بە نیەتی عیبادەتکردن و بەتەوبەوە داغڵی بین سنەتە بەو نیەتەوە داغڵی بین ئەو فەضل و ئەجرە بەدەست بێنین کە لەو جێگایە دڵ و دەروونمان پاکەینەوە ئامادەیکەین بۆ بەدەستهێنان و کاتێکیش کە داغڵی مانگێک ئەبین ئەوە مەکان بوو ئەمەیان زەمانە زەمانێک ئەبین مانگێک ئەبین کە پڕیەتی لە بەرەکەت و فەضل سنەتە بە هەمان شێوە خۆمان پاکەینەوە لە ڕووی دڵ و دەروونمانەوە و لە ڕووی جەستەمانەوە ئەنجا داغڵی بین چکە بەڕاستی ئەگەر بمانەوێ فەضل و ئەجر و گەورەی مانگی ڕەمەزان بەدەست بهێنین پێویستە دڵ و دەروونمان پاک کردبێتەوە لە هەموو پۆخڵەوات و پیسی و تاوان و گوناه و کوفر و شیرکێک ئەنجا وەکو ئەو بێنینە ناوی ئیگنا بەڕاستی ئەگەر پاک نەبوو بێتەوە ئەو فەضل و ڕێز و گەورەی و شکۆ و ئەجرەی ڕەمەزان نایەتە ناوی وە زۆر گرنگە بە تەوبەوە داغڵی ڕەمەزان ببین التەخلیە ثم التەحلیە سەرەتا ئەوەی لە ناومانە لە خراپە لای بەرین ئەنجا چاکەکان بێنین ناکرێ خراپەکەمان تیا بێ و چاکەی بەسەراکەین کە ئەو خراپەیە چاکەکەشمان تێکەدا بەڵکو هەوڵ بدەین خراپیەکان لە خۆمانە لا بدەین ئەنجا وەکو چاکەکان کۆبکەینەوە خراپیەکان دوو جۆرن جۆرێکیان بریتە لە تاوان کە ئەنجاممان داوە پێویستە لەو تاوانانە تەوبە بکەین و نەچینەوە سەریان بە دوور درێژی باسی تەوبە مەرجەکانیمان کردو جۆری دووەمیان بریتە لە ئەو کەم و کوڕیانەی کە هەمان بووە لە چاکەکانمانە نوێژمان کردو و کەم و کوڕیمان هەبووەتیایە قورئانمان خوێندووە کەم و کوڕیمان هەبووەتیایە دەرس و دەورمان خوێندووە و وتومانەتەوە کەم و کوڕیمان هەبووەتیایە فەرمانمان بە چاکە کردووە قەدەغەی خراپە کەم و کوڕیمان هەبووەتیایە لە کەسابەت و مامەڵات و ڕەوشتمانە کەم و کوڕی هەبووە هەوڵ بدەین ئەو کەلێنانە هەمووی پڕ بکەینەوە بە تون و تۆڵی داغڵی ڕەمەزان بین چکە بەڕاستی الله سبحانه وتعالى لە قورئانە فەرمێ توبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون ئەی ئیمانداران هەر هەمووتان پێویستان بە تەوبەیە بەردەوام تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای الله سبحانه وتعالى بەڵکو سەرفراز بن و لە ئاەتێکی ترا فەرمێ يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا ئەوانەی ئیمانتان هێناوە تەوبە بکەن بگەڕێنەوە بۆ لای الله سبحانه وتعالى تەوبەکەتان باچۆن بێ نەسوح ئیمامی عومەر فەرمێ هو لا يعود إلى الذنب ئیتر جارێکتر نەچیتەوە سەر تاوان ئەوە تەوبەی نەسوح
ورسول الله صلى الله عليه وسلم فرمي من ظلم بأغاني لا الله لا يك مجلسا صدجار ألم أستغفر الله وأتوب إليه يك مجلسا صدجار توباك رسول الله أواها به يما تشنوان بيست رواية تلات ولا روجيكا ويزور قرنقا يما ببردوامي كسانێکی تەواب بین و کاتێک کە داخڵی ڕەمەزانە بین زۆر زیاتر هۆشمان لە لای تەوبە بێ ناکرێ بەڕێزترین مانگی ئەڵڵا سوبحانەه وتەعالە ڕوبەڕووی بینەوە و بچینە ناوی بە تاوانەکانمانەوە پێویستە بە تەوبەوە بچینە ناوی چونکە تەوبە بناغەیە بۆ چاکەکانی ترمان کە تەوبەمان کرد ئەبینە خۆشەویستی ئەڵڵا إن الله يحب التوابين کە تەوبەمان کرد مفلیحە بین توبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون أو كاتيوا ابن كسانكي سرفراز شاكا كاني كشتان لسري بنياتان ريو ورقيري ويزور قرنكا بتوبوا ضاغلي مانجي رمضان بي خالي سيام زور قرنكا دعاء بكين الله سبحانه وتعالى بمان جينية رمضان ورمضانيش بقينيت بأيما ورمضانيش مان لي وربقري يحيى كوري كثير يدعاك إلا دعاكان يا أبو اللهم بلغنا رمضان فرموا إبروردقار مان بانجينا برمضان وسلمنا إلى رمضان رمضانيش مان تسليمك وسلم رمضان إلينا رمضانيش تسليم يا مبكى يعني أجر عبادته هولك والشكي بفيرون الندين حموي بدس بخينو كوي كينو ولا خو ماناو بنوسرتو بخرتنا ما اعمال كان ماناو وتقبله منا في الاخر كبيت شد قشتينو ولا قيامته لو قبول كتب وصحابه كان رسول الله صلى الله عليه وسلم شج مانك بيجو رمضان به ان فرمو اللهم بلغنا رمضان اي پروردگار بان بمانگينا برمضان كتواوبو او شج مانگ جانود اللهم تقبل منا رمضان أي پروردگارم رمضان من ليه قبول بك ورسول الله صلى الله عليه وسلم كرمضان نسيك بوي فرموشي بصحابة كان أتاكم شهر الله المبارك أقدار بن مانجي رمضاني بيروز مانجي الله سبحانه وتعالى برو بيرتانا خوتانا ما دكن بوچونا ناوي وبراسي دعا كد باقيشتن برمضان وقيشتنا ناو رمضانيش بو شوية أوا بيته هو يويكا تو بهرمن بي لو فضلو بركتي كتيات ودواتريش كدعاك الله سبحانه وتعالى ليت قبولك دي سانا بيته هو يويكا آسواري أو رمضان أو عبادتاني كتيا كردو تلسرد بردوام خالي چوارم دعاك مانيا كدعاي مانجا كان همو مانجيك سنة دوم دعاء بخواني طبعا باسي مانجا عربية كانك هركات رسول الله صلى الله عليه وسلم هلالي هر مانجيكي بدي يفرمو اللهم أهله علينا بالأمن والإيمان والسلامة والإسلام ربي وربك الله أي فرموي پروردگارم أما كمان بسراتي برينا بشي أمن وأمان إيمان يعني بۆ خۆمان پارێزراو بین لە ڕووی دینمانەوە و لە ڕووی دنیامانەوە و ئیمانیشمان تیا بەهێز بێ. ئیتر ئیمان قسەیە، کردارە، بیر و باوەڕە، هەرسێکی تیا زیاد بکە و بەهێز بێ. ئیماندارە بە ئیمانی بەرەو زیادە بڕوا بەردەوە. وای فەرموو وبالسلامة والإسلام أي پروردگارمان ئەم مانگە با تێپەڕێنین بە سەلامەتی لە دینمانە، لە ئەخلاقمانە، لە ماڵمانە، لە دنیامانە، لە مناڵمانە، لە حاڵمانە، هەمووی سەلامەت بێ. والئیسلام ئیسلامی ژواتە تەطبیقکردنی تەوحید و نوێژ و ڕۆژ و زەکات و حەج بتوانین هەمووی بە جوانی لەو پەڕی چاکیە بگەێنین بە تۆ. باشانەی فەرموو بە هیلالی مانگەکە پەروەردگاری من و تۆش ئەڵڵایە سوبحانەه وتەعالە. بۆیە ئینشاء ئەڵڵا یەکەم ئێوارەی ڕەمەزان ئەم دوعا لە کیزمەیە
تۆ مەفروضە هەموو مانگێ بیکەی، بەڵام بۆ مانگی ڕەمەضان زۆر گرنگترە ئاگاداری بی، کە بەڕاستی مانگی ڕەمەضان لە هەمووی ئەجر و پاداشتی زیاترە و لە هەمووشی گرنگترە تۆ تیا سەلامەتی زیاتر بەدەستبێنی، ئەمنی زیاتر بەدەستبێنی، ئیمانی زیاتر بەدەستبێنی و ئیسلامەتی زیاتر بەدەست بهێنی. بۆیە الله سبحانه وتعالى ئەسڵەن مانگەکانی بۆچی دروست کردووە؟ بۆی تۆ تایە بلەوپایی خۆت بەرزکەیتەوە، ئەجر و پاداش بەدەست بهێنی و بالذات ئەو هەموو فەضڵ و ڕێز و شکۆیی بۆ لە ڕەمەزانە بۆکە کردوێتەوە بۆی تۆ بتوانی گەورەترین و باشترین و زۆرترین ڕێژەی لێ بەهرەمەند بی. خاڵی پێنجەم کە داغڵی ڕەمەزانە بی بە عەزم و حرصەوە داغڵی بی، یعنی وا داغڵی بی کە من ئەم ڕەمەزانە ئەکەمە مەدرسەیەک بۆ خۆمەی، کەمە قوتابخانەیەک تایە پەروەردە بم، پەروەردە بم لە ڕووی ڕۆحیەوە، پەروەردە بم لە ڕووی جەستەییەوە، پەروەردە بم لە ڕووی زوبانمەوە، پەروەردە بم لە هەموو ڕوویەکەوە، ڕووکەش و ناخیش. بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی پەروەردەکردنە. سەحابەکان کە ئەگەشتە ڕەمەزان فەرقیان ئەبوو لە دوای ڕەمەزان لەگەڵ لە پێش ڕەمەزانە، پەروەردەیان بەرەوبەرزترە ڕۆی، تابعیەکان بە هەمان شێوە، تابعی تابعیەکان بە هەمان شێوە. بۆیە بەڕاستی بگەی بە ڕەمەزان و پەروەردەت لە ڕووی دینەوە، لە ڕووی ئیمانەوە، لە ڕووی تەقواوە زیاد نەکا، هەروەکو خۆی بێ یاخود بەنا بە ئەڵڵا کەم بکە، تۆ خەسارەمەند بووی. بۆیە بێ ڕەمەزان وەکو مەدرسەیەک تەماشا بکەی کە ئەوەی لە کەم و کوڕی تیاتا بۆ پڕیکەیتەوە و ئەوەی لە تەوان تیاتا بۆ نەچیتەوە سەری. رسول الله صلى الله عليه وسلم فرمي: من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کەسێ مانگی ڕەمەزان هەمووی بەڕۆژوو بێ، ئیمانی بە مانگەکە هەبێ کە الله سبحانه وتعالى فەضل و ڕێز و شکۆی تیادا ناوە کردوێتی بە مانگی پەروەردەکردنی ئەو، و ئیمانی پێی هەبێ کە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام ڕۆژوگرتن تایە، و حیسابی ئەجرەکەشی بەس لای ئەڵڵا بکە نەک لای خەڵک. بە خەڵک بڵێم ڕەمەزانە ئەوەم کردووە ئێوە بێستایشم بکەن، ڕیاباز نەبێت یایە، ئەجری بەس لە ئەڵڵا بوێ، ڕیایی تیانەکە. الله سبحانه وتعالى لتواني پێشووی هەمووی خۆشە بێ. یعنی چی؟ یعنی تر پاو پەروەردە بوو. ئەمە مەدرسەی ڕەمەزان پەروەردەی کرد، پاکی کردەوە، نەوەک دوا ڕەمەزان خراپتر بێ لە پێش ڕەمەزان. پاشانە فەرمێ هەر کەسێ تەراویحەکانی ڕەمەزان بە فیڕۆ نەدا، ئەویش بە هەمان شێوە ئیمانی پێی هەبێ کە ئەمە الله سبحانه وتعالى لەسەری دایناوە، و حیسابی ئەجرەکەش لای ئەڵڵا بکە بۆ تەراویحەکە، بۆ ڕیایی نەکە، ئیتر پێش نوێژیەکە یاخود لە دواوێ، ئەویش بە هەمان شێوە الله سبحانه وتعالى لە تاوانەکانی پێشووی خۆشە بێ. هەر کەسێکیش لەیلەتول القەدر بە فیڕۆ نایە، کەواتە ئەمە ڕۆژی، ئەمە شەوی، ئەمەش شەو ڕۆژی بە یەکەوە، دا ڕۆژ و شەوەکەی لەیلەتول القەدر لە کیس خۆی نایە، بە عیبادەت زیندوی کاتەوە، هەوڵ بدە خۆی تیامان دوو کا بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی الله سبحانه وتعالى. ئەوە الله سبحانه وتعالى گەر ئیمانی پێی هەبێ و حسابی ئەجرەکە لای ئەڵڵا بکە، ڕیاباز نەبێ، ئەوە الله سبحانه وتعالى تاوانەکانی پێشووی خۆشە بێ. بۆیە بەو گوژمەوە بچۆرە ناو ڕەمەزان کە ڕۆژۆکەی بە فیڕۆنەی، ئەمە لێ خۆشبوونێک لە تاوانەکانی ڕابردووت هەمووی. قیامەکەی لە دەستنەی نوێژەکانی، ڕۆژۆکانی لە دەستنەی، نوێژەکانی لە دەستنەی، ئەوە دوودانە لێ خۆشبوونێ بەدەستێنە، و دوا ئەوی شەوانی قەدری لە دەستنەی کە ئەجری زیاد لە 84 ساڵ عیبادەت زیاترە دەسەکەوێ، فەرمێ خەیر من ألف شهر، زیاتر لە 84 دەخوازانە زیادەکەی چەندێکە، ئەوە تۆ لە تاوانەکانی ڕابردووت خۆشە بێ. وێ بەڕاستی بەو عەزمەوە بچۆرە ناو ڕەمەزانەوە کە ئەو فەضل و ئەجرانە هیچی لە کیزنەی تو هەمووی بەدەست بێنی. خاڵی شەشەم
سوور بی لەسەر ئەوەی بە لێخۆشببوونی ئەڵڵاوە نەبێ لەو مانگە دەرنەچی. سوور بی لەسەر ئەوەی بە لێخۆشببوونی ئەڵڵاوە نەبێ لەو مانگە دەرنەچی. ئەمە زۆر گرنگە. چکە بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی لێخۆشببوونی ئەڵڵای سوبحانەهو وتەعالا بۆ عەبدەکانی. خۆت دڵنیا کەرەوە لەوەی کە ئەوەندە عیبادەت کردووە، ئەوەندەش بە جوانی و جدی کردوتە کە شایستەی ئەوبی ئەڵڵا لێت خۆش بێت. چونکە بەڕاستی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم جارێکیان چێتە سەر مینبەر، هەنگاوی یەکەمەنێ فەرمێ ئامین، هەنگاوی دووەم ئەنێ فەرمێ ئامین، هەنگاوی سێمەنێ ئەفەرمێ ئامین. سەحابە عەجایبیان لێ دێ، ئەڵێن ئەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم هەر سێ هەنگاوەکەی مینبەر ئامینت کرد بۆچی کردن؟ لە جومعەیە بوو. فەرمووی لەبەرەوە کردم. یەکەمیان جبریل هاو بۆ لام فەرمووی لوتی ئەو کەسە بە قوڕاچێ یاخود ئەو کەسە زەلیل و سەرشۆڕ بێ کە ئەگاتە ڕەمەزان و ڕەمەزان تێ ئەپەڕێت لێ خۆشببوونی ئەڵڵا بەدەست نایێنێ. جا دوعاکە کێ کردوێتی؟ گەورەترین ڕەسوولی ئاسمان. کێ ئامینی لەسەر کردووە؟ گەورەترین ڕەسوولی زەوی. ئاگاداری خۆت بەڕاستی دوعایەکی خەتەرە ئەگەر بتگرێتەوە. لوتی ئەو کەسە بە خۆڵاچێ یاخود زەلیل بێ سەرشۆڕ بێ کە ئەگاتە ڕەمەزان و لێ خۆشببوونی ئەڵڵا بەدەست نایێنێ. بۆیە تۆ ئەبێ زۆر سوور بی لەسەر ئەوەی لێخۆشببوونی ئەڵڵا بەدەست بهێنی. مانگی لێخۆشببوونە. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ دەرگاکانی باشتی تیا ئاکرێتەوە، دەرگاکانی جەهەنەمی تیا داخرێ. هەموو شەوێ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کۆمەڵێکی زۆرە بورێ و لێیان خۆشە پێ و لاگەر ڕزگاریانەکات. دەبا لەوانە بی با نەک خۆت لەوانە بی، دوعا بکەی مردوو زیندوو شت لەوانە بێ. بۆیە خاڵی شەشەم بریتە لەوە کە زۆر گرنگە ئاگاداری بەدەستهێنانی لە خۆشببوونی ئەڵڵا بی سوبحانەهو وتەعالا. خاڵی حەوتەم بریتە لە هەوڵ بدەی زۆرترین کات، باشترین کات دابنەی بۆ قورئان. وەکو لە خاڵی یەکەما باسمان کرد، مانگی ڕەمەزان مانگی دابەزینی قورئان. ئەبێ تۆ لە ڕەمەزانە زۆرترین کاتت هەبێ بۆ قورئان. نابێت تۆ بگەیتە ڕەمەزان و ئاسایی تێی پەڕێنی وەکو چۆن ڕۆژگاری ئاساییت بەسەر بردۆ لەگەڵ قورئانە. نابێت. ئەبێ ئەو ڕۆژگارانەی ڕەمەزانت تایبەت بن لەگەڵ قورئانە. خودی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ڕەمەزانان جبریل دابەزی لەگەڵی مدارەسەی قورئانی لەگەڵە کردەوە، حتا ڕەمەزانەی وەفاتی کرد دوو جار. بۆیە زانایانی پێشینی ئێمە عجیب دیراسی قورئانیان کردەوە و بە کە گەشتونەتە ڕەمەزان زۆر عجیبتر. یعنی شافعی پێش ڕەمەزان ڕەحمەتی ئەڵڵای لێبێ هەموو ڕۆژە ختمێکیە کرد، کە ڕەمەزانانە هەت بە ڕۆژ ختمێکیە کرد، بە شەویش دانێکیە کرد. ختم بە 7 ساعات ئەکرێ، بە حەدر بیخوێنی بە 7 ساعات ئەکرێ. بۆچی کاتت نییە بۆی؟ یعنی تۆ تەماشاکە لە ڕەمەزانێکە 6 ختم. ئیمامێکی وەکو شافعی، ئیمامی عوثمان ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ، یعنی کە ویستیان بیکوژن خێزانەکەی فەرمی چی؟ ئەیکوژن بیکوژن. هەموو شەوێک قورئانی ختم ئەکرد لە 1 ڕکعات نوێژی وەترە تا بەیانی. حاڵی پێشینانی ئێمە لەگەڵ قورئان ئەوا بووە. قورئان ئەثەرێکی عەجیبی هەیە لەسەر ئینسانی. هەی نابێت تۆ ئەگەر حافظ قورئانیشی تۆ بڵێ من هەر ویردی حیفظەکەمم هەیە، ڕۆژانە جوزئێ 2 جوزء 3 جوزء. نابێشتیوە. تۆ زۆر لە حەد لەگەڵ قورئانە بی بەردەوام دیراسی بکەیت، بەردەوام بیخوێنیتەوە. ڕاستی دانەبران لە قورئان بە بەردەوامی بەڵگەی ئەوەیە کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا تۆی ئەوێت و هەڵی بژاردی کردویتی بە ئەهلی قورئان بە تایبەت. خۆشبەختی بۆ کەسەی کە بە قورئان بیستن خۆشحاڵە بێ، نەک بە غەیری بیستنی قورئان خۆشحاڵ بێ لە گۆرانی و لە بابەتەکانی تر مۆسیقاوەوان. هەر کاتێ زانیت ئەڵڵا سوبحانەهو وتەعالا گوێی تۆی بۆ قورئان کردوتەوە، فکرتی بۆ کردوتەوە، خۆشحاڵ بە، ئەڵڵا ئیرادەی خێری ویستۆ بێت. بەڵام زانیت لە ئاست قورئانە داخراوە و ڕوود کردووەتە بابەتەکانی تر، بەڕاستی بۆ خۆت بگری. هەرچی گۆرانی وەڵقەوفلیم و ئەو بابەتانێ پێت خۆشە گوێت لێبێ، بەڵام قورئان نا، ئەو وەختە تیاچوی.
ئەگەر بێت و پەنا باڵە لە ڕەمەزان شارێ وە لە ڕەمەضانە مانگی قورئانە ئەبێ زۆر زۆر مەشغوڵی قورئان بی حتا فەرموون سەلەفی صالحی ئێمە کە ڕەمەزانە هاوایان وت إنما الشهر شهر القرآن والإطعام يعني ئەم مانگە مانگی دووشتە قورئان خوێندن ناندان بە خەڵکی زۆر گرنگە ئاگاداری ئەم خاڵەش بین دیراسەکردنی قورئان زۆرترین کاتێ دابنیت و تەرخانی بکەی بۆ قورئان سەیری حرامی کەی سەیری حەڵاڵی کەی سەیری کوفر کەیتیا سەیری ئیمان کەیتیا سەیری تەوحید کەیتیا سەیری شرک کەیتیا سەیری نیفاق کەیتیا سەیری ئیسلام کەیتیا سەیری سەرنجامی منافقین و مشریکین و کوفار بکەی سەیری سەرنجامی ئیمانداران و مسلمین و متقین بکەی هەوە دراسە بکەی حرام و حەڵاڵەکەی اعتقاد و بیر و باوەڕەکەی سلوکیات و ئەخلاقەکەی هەمووی لێ وەرگری و فێری بی زۆر گرنگە تەدەبورێکی ورد هەبێ بۆ قورئان و هەوڵ بدەی ئەم قورئانە ڕەنگ بداتەوە لە گفتار و لە کردار تا بۆ دوای ڕەمەزانیش کاریگەریت لەسەر بەجێ بهێڵێ خاڵی هەشتم ئاگاداری ڕۆژوەکەت بە ڕۆژوەکەت بپارێزە چکە بەڕاستی ئەڵڵا سوبحانە وتەعالە بێنیازە لە خۆ برسیکردنی تۆ لە خۆ توونیکردنت الله سبحانه وتعالى ڕۆژوەکەیەوێ وەی رسول الله صلى الله عليه وسلم فەرمێکی من لم يدع قول الزور والجهل والعمل به فليس لله حاجة أن يضع طعامه وشرابه هەر کەسێ واز لە قسەی بەتاڵ نهێنێ واتە قسەی حەرام بەگشتی و کارکردن پێی واتە کارکردن بە حەرام بەگشتی واز لە قسەی حەرام بێنە واز لە کرداری حەرامیش بێنە والجهل ڕەفتار بە جەهل کردار بکەی بە جەهل گفتار بڵێی بە جەهل هەوڵ بە ئایەت و حەدیث نەبێ قسە مەکە من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت کێ باوەڕی بە ئەڵڵا بە ڕۆژی دوای هەیە با خەیر بڵێ بێدەنگ بێ کە بە قورئان و حەدیث قسە ناکەی بە ئاثار قسە ناکەی بێدەنگ بە دەمەداخ ئیتر مەلای وتارەی لە مزگەوتە دەرسەڵیتەوە عوامی لە ناو مەجلیسا قساکەی تۆزێ دەمە بگرە کەواتە قسەی حەرام واز لێ بێنە کرداری حەرام هەمووی واز لێ بێنە و قسە بە جەهل و کردار بە جەهلیش واز لێ بێنە ئەگەر نا بە ڕۆژویت و ئەمانەت هەمووی تایە بەڕاستی الله سبحانه وتعالى پێویستی بە تۆ نییە خۆ برسیکەیت و خۆتونیکی رب صائم ليس له من صيامه إلا الجوع والعطش زۆر ڕۆژوەوان هەیە لە ڕۆژوەکەیە تەنها چی بۆ مێنێتەوە برسێتی و تونیەتی لەوانێت تۆ خۆ پێویستی بە برسێتی و تونیەتی بێ وەکو ڕێجیم بەکاری بێنی بەس الله سبحانه وتعالى لەسەر ڕێجیم کردن پاداشتە ناداتەوە بۆیە واجبە لەسەر ڕۆژوەکەت بپارێزی لە قسەی حەرام لە کرداری حەرام لە قسەی جەهل لە کرداری جەهل ئیتر ئەگەر خۆ بە خۆ خۆت ئەنجامی بدەیت یاخود بەهۆی کەسانێکەوە تووشی بی کە ئەمڕۆ بەڕاستی شەیاطینی ئینس لە موسڵمانان ناگەڕێن بە هەموو شێوەیە هەوڵەدەن لایەن بدەن و تووشی تاوانیان بکەن بۆیە زۆر گرنگە ڕۆژوەکەت بپارێزی خاڵی نوێم زۆرترین ذیکری ئەڵڵا بکە لە ڕەمەزانە مانگی ڕۆژوە مانگی ناندانە مانگی قورئانە مانگی ذکر کردنی ئەڵڵایە سبحانه وتعالى زۆرترین ذیکری ئەڵڵا بکە لە ڕەمەزانە لە رسول الله پرسی صلى الله عليه وسلم أي الصائمين أعظم أجرا قال أكثرهم لله ذكرا چ ڕۆژوەوانێ زۆرترین ئەجری دەسەکەوێ لەسەر ڕۆژوەکەی فەرمی ئەوەیان زۆرترین ذیکری ئەڵڵاکە بۆیە تۆ ذیکری بەیانیان و ئێوارانە هەیە بیپارێزە ذیکری پاش و پێشی نوێژەکانە هەیە بیپارێزە ذیکری هەڵسوکەوتێ لە ماڵەوە هەیە بیپارێزە ذیکری هەڵسوکەوتێ لە دەرەوە هەیە بیپارێزە ذیکری هەڵسوکەوتێ لە مزگەوتە هەیە بیپارێزە بەمە وەکو زانایانمانە فەرموون لەوانەی مامی بن و سنی و مامی نەسائی تۆ ئەبیتە
الذاكرين الله كثيرا كرافرتيش بي والذاكرات أبيت إيك لواني كزور ذكري الله تكردو بويم ذكرانه حمي بارز ما في رويمة. ورسول الله صلى الله عليه وسلم فرمي بيتان بلا مشي لجهاديش باشترى صحابة كان فرمي بلا فرمي بردوام زوبانة باراو بي بذكري الله وذكري الله لهاد نكي لرمزان كاري قرية عجيب بي لسلف واقر بتواني ذكري الله هر ليك جوراكو نكيتو بو نمونة خويندني أورادكان بي بدم كأورادكان ياخد سناء وتثبيح يا الله ياخد بارانو نزايا ياخد تعويذاته بوخو باراستن ياخد قراءاته يا آيات تو هول بي لمن دا ذكري الله كردنا كيتو بون بنا ذكري حرام وحلالي لخيال طابي ذكري ثواب وعقابي لخيال طابي ذكري وقوف بين يدي الله وستان لبردمي الله لخيال طابي ذكري موت مردن لخيال طابي أكر بتواني أم بيان جوري ذكر كوب كيتو كأمانة هر بيان جو عزبة لسرتو أو براسيتر أو بري روج وكد بأجروه خيت نعمي كدار كانت وبإذن الله خالي ديم زور ما بست به لرمضان در نچید هتا نبیت متقی كما راسي ما بست لها مو عبادتك قيشتنا بفلي تقوى الله سبحانه وتعالى بخيل سرتاي سوري بقرة بأمانة فربتي يا أيها الناس أي خلقنا اعبدوا ربكم الذي خلقكم فرستني پروردگارتان بکن بتنها كأو إيوي خلق كردو والذين من قبلكم أواني بيش إيوش هر أو خلقي كردون بو فرستن بوشي عبادت بوشي لعلكم تتقون بو أوي إيوه ببنا كسانكي متقي بقنا مرتبي تقوى كواتا ما بست لها مو عبادة كان قيشتنا ببلي تقوى وسيرك إلى آيات كاني رمضان ورجوع بالذات الله سبحانه وتعالى فرمي كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون رجتان لسر فرض كراوة شون لسر ومتكاني بيجيوش فرض كراوة بوشي ويببنا كسانك متقي كواتا براستي أقر بيتو رمضان تيا بارينيتو نقشت بويتا بلي تقوى بقري أبو رمضان كد بفي ردا برهمت نبوتيايا نتيجة نبوتيايا ما بست لطواو كردنكي بدستدنه هناو زور كارساتة وبقيت رمضانو تيب بارينيو لدواء رمضانيش هر همان إنسان بي همان رفتار همان كردار همان هصو كود همان روشت همان شوازي دين داري ياخد لرمضان خود باش كي دواء رمضان خراب بيتوا حالي وشيني تو كبراستي زور يقل خلقي بوشيوين رمضاني طاو كد دسكا بهالوشان نوي رمضانك عفرتك هبو لقريش ناوي جعران ابو كائسة أو منطقية جعران ميقاتيشة لمكة خلقي أويبو أما عفرت عقلي طاون أبو بياني عن خوريكي زوري أنا همو يرست حتى عسر لدوا عسر ودس يكر بهالوشان نوي يكر دو بخوري الله سبحانه وتعالى نصيحتي أما يكرد بكاري وافرد فرمي ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا نكن وكو أوبكن كردارانێکی باش بکەن لە ڕەمەزانە ڕۆژووی باش عیبادەتی باش قورئان خوێندنی باش لەیلەتول القەدر شەو نوێژ تەڕاویح هەمووی کۆ بکەیتەوە بەڵام لە دوای ڕەمەزان دەستکەیتەوە بە کاری خراپ هەر هەمووی هەڵبوەشێنیتەوە نەکەی شتی وا بکەی. خاڵی یانزەیەم ئامادەبوون لە مەجلیسەکانی زانستە چونکە بەڕاستی فێربوونی زانست واجبە لەسەر هەموو مسڵمانێکی نێرومێ. طلب العلم فريضة على كل مسلم ومسلمة. فێربوونی زانست فەرضە لەسەر هەموو مسلمانێکی نێر و هەموو مسلمانێکی مێ
لە ڕەمەضانە مەجالیسی ذیکر زۆرە بێ. خودی ئێمە خۆمان ناڵن لە غێری ڕەمەزانە مەجالیسی ذیکرمانە بێ. خۆگەر بیاڵن ئێمە ئامادەین هەموو ڕۆژێک لە دوای عەسرەوە هەتاوەکو بانگی عیشا دابنیشین دەرس بڵێنەوە، لە ناو مزگەوتا کورسیەک دابنین دەرس بڵێن، بەڵام نایەڵن. لە ڕەمەزانە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا دەرفەتەی بۆ ڕەخساندن لە عەسران و لە شەوانە مدەتێک دەرس بڵێنەوە. بۆیە تۆ هەوڵ بدە هیچ نەبێ ڕەمەزان وابەستەی ئەو دەرس و دەورانە بە. ئەوەندە عیلم و زانست و زانیاری شەرعی تیا بەدەست بهێنە کە دینەکەت ڕاوەستاو بێ پێی، کە دوای ڕەمەزان نەتوانرێ زەفەرە پێ ببرێ، دینەکەت لێ بسێنرێ، لێت زەوت کرێ، مرتەد بیتەوە پێ. وە زۆر گرنگی شاوانی کە دەرس هەڵێنەوە بزان چی هەڵێنەوە، ئەوانشی گوێگرم زان گوێ لە چێگرن. یعنی بەڕاستی کۆمەڵێ بابەتی دووبارە کە هەموو کەسێ لە بەریەتی پێویستان کە تۆ ڕەمەزانە بیڵیتەوە. هەوڵ بدە مەنهەجێتێکی هەبێ بۆ پەروەردەکردنی خەڵک نوقسانیەکانیان لە ڕووی دینەوە پڕ بکەیتەوە. و تۆش هەوڵ بە بگەڕی بە دوای شتانەیە کە نایزانی کە نوقسانیت هەیەتیە. مەگەڕێ بە دوای شتێکان متعەبێ، چیرۆک بێ و چێژی لێ ببینی. بگەڕێ بە دوای عیلمی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله. کێ لەو بوارەیە قساکە گوێ لەوە بگرە، چونکە ئەمڕۆ بەڕاستی ئەو عیلمە لە خەڵکی ون کرا و پێچراوەتەوە. بگەڕێ بە دوای عیلمی هەڵبژاردننی قیامەت بەسەر دنیاە، چونکە بەڕاستی ئەمڕۆ خەڵک لەوایە خەلەلی هەیە. هەر بۆیە تەوحیدەکەشیە دۆڕێنێ زوهدی نییە، ناتوانێت قیامەت هەڵبژێرە بەسەر دنیا، پەروەردە نەبووە لەسەری. بۆیە ئاگادار بە مەجالیسی ذیکر لە ڕەمەزانە لە یاد نەکەی. خودی مەجالیسی ذیکر مەجالیسی قورئان و سوننەیە، تەدەبورێکی وردە دەسەکەوێ. ئەگەر ئەو مەجلیسە مەجلیسی ذیکر بێ بە حەق و ئەو مامۆسایی کە دەرسی تیاڵێتەوە مامۆسا بێ بە حەق بیەوێت تەوحید و سوننەت بگەێنێ، بەڕاستی تەدەبورێکی جوان لە قورئان پێشکەشی تۆکا و دیراسەیەکی جوانیش لە سوننەت پێشکەشی تۆکا، تۆی تیا پەروەردەکە. بۆیە بەڕاستی ئاگادار بە مەجالیسی ذیکر هەم قورئانی تایە، هەم سوننەتی تایە، هەم عیلمە، هەم ذیکرە، خەیراتێکی زۆری لە خۆیان کۆ کردوتەوە کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ إذا رأيتم رياض الجنة فارتعوا. قيل ما رياض الجنة يا رسول الله؟ قال مجالس الذكر. فەرمووی ئەگەر باخەکانی بەهەشتان بینی لێ بەهرەمەند بن، تیا بمێنەوە، بشووی تیا بن، تیا بحەوێنەوە، لێ بەدەست بێنن. وتیان کامانەیە باخەکانی بەهەشت؟ ئەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی مەجلیسەکانی ذیکر، دەرس و دەور، بڕۆن دانیشن لەگەڵیانە، عیلم فێر بن، بڕۆن ئیمانتان زیاد کەن. سەحابەکان دەستی یەکتریان ئەگەر ئەیانوت تعالوا نزدد إيمانا، ورن با إيمانمان زیادکەین، نؤمن ساعة با ئیمانمان زیادکەین، ساتێک ئایات و ئەحادیث بۆ یەکتری بڵێن و شی بکەینەوە و دەرس و دەور بخوێنین. خاڵی دوانزەیەم بریتە لە داغڵبوون بە ڕەمەزان بەو پەڕی خۆشحاڵیەوە. زۆر خۆشحاڵ بی کە داغڵی ڕەمەزان بوویت و گەشتی پێیت. الله سبحانه وتعالى فرمێتی قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير لهم مما يجمعون. بفضل رحمتي الله دڵخۆش بن. لەناو مانگەکانە هیچ مانگێک فضل و رحمتي الله بەقەر ڕەمەضان تیان نییە، تۆ بێ دڵخۆش بی. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير لهم مما يجمعون. أو فضل رحمتي الله لەوانی ڕەمەزانە هەیە لە هەموو ئەوە باشترە کە تۆ هەوڵی بۆیت و کۆشی بۆیت و کۆیەکەیتەوە، لە هەمووی باشترە بۆت. بۆیە تەڵحە دوو دانە لە مهاجرین لە لای نیشتەجێ بن. یەکێکیان لە یەکێ لە جەنگەکانە شەهیدە بێ، یەکێکیشیان ئەمێنێتەوە ساڵی دوا ئەو لەسەر جێگە وەفاتەکە. شەوێکیان خەوە بینێ، یەکێکیان کە شەهید بووە لەگەڵ ئەوی کەشیان کە شەهید نەبووە، ساڵە دوا وەفاتی کردووە لەسەر جێگە. ئەبینێ ئەمیان زووترە چێتە بەهەژ لە شەهیدەکە. ڕۆژە بێتەوە چێ بۆ لای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم عەجایبی لە خەوەکەیە، بۆ یەکگەڕێتەوە فەرمێ ئەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم شەهید بووە، پلەی شەهادەت هەموو کەس زانن چەند بەرزە، ئەمەشیان لەسەر جێ مردووە، بۆچی ئەمیان زووتر چوویە بەهەشتەوە لە خەوەکەما لە ویتریان؟ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ أليس قد عاش بعده سنة؟ فرمي بلى. فرمي أليس قد أدرك رمضان؟ فرمي بلى. صام فيه وصلى كذا وكذا ركعة.
ڕەمەزانەکەی گرتووە و ئەوەندە ڕەکعات نوێژیشی کردووە لە تەراویحە، ئەمانە پێی نەگەشتووە؟ ساڵە دوا ئەو نەژیاوە، کاری چاکی کۆ نەکردوێتەوە، نەگەشتووە بە ڕەمەزانێکی تر، ئەو هەموو عیبادەتی تیان نەکردووە و ڕۆژۆی تیان نەکردووە، فەرمی دەهۆ کارەکەیەوە. ئەی تەماشاکە فەضل و گەورەی ڕەمەزان لە بەرامبەر شەهادەتە چۆنە پێشەکە. بۆ ئاگاداری خۆت بە، پێی دڵخۆش بە و نەهێڵی هیچ شتێ لەو ئەجرە بدۆڕێنی. خاڵی سیانزەیەم ئەبێ ئاگادار بین دەرگاکانی شەڕ و لەهو لە خۆمان داخین. مۆبایل، شاشە بەگشتی، شاشە ئەمڕۆ گەورەترین دەرگاکانی شەڕە کە کراونەتەوە بەڕووی مسلمانانە. ئیتر شاشەی مۆبایلە، ئایپادە، تەلەڤیزیۆنە، هەرچیەکەیە. لە دووە ئەو مەجالیسی لەهو، مەجلیسی دۆبینە و تاوڵە و فشقیات و زەم و غەیبەت و درۆ و بوهتان، گەڕانی شەوان بەسەر جادەکان و بازاڕەکان و کۆڵانەکان، ئەمان هەمووی دەرگای شەڕە بەڕاستی لە خۆتە کردوێتەوە لە ڕەمەزانە. زۆر گرنگە تۆ دەرگاکانی شەڕ لەسەر خۆت داخەی. شاشە بەکار مەهێنە بۆ خەیر نەبێ، مەجلیسێک پڕ خەیر نەبێ مەچۆرە ناوی، ڕۆشتنێک بۆ دەرەوە زەڕور نەبێ مەڕۆرە دەرەوە، قسەیانێک خەیر نەبێ مەیکە. دەرگاکانی شەڕ لە خۆت داخە کاک. رسول الله صلى الله عليه وسلم فرمي إذا جاء رمضان يا إذا كان أول ليلة من رمضان، كي كم شوي رمضان يت شير ودا فرمي فتحت أبواب الجنة لم يغلق منها باب. هم درجة كان باش تكريت ويش درجة كذا آخر ونابي. وغلقت أبواب النار لم يفتح منها باب. درجة كان جهنم هرهم داخله هيك كرا ونابي. باش تبو خود بزور درجة جهنم بروي خود تعكيته. بوجي باش أنا فرمي رسول الله صلى الله عليه وسلم ينادي منادي بانك بيشك بانكك يا باغي الخير أقبل ويا باغي الشر أقصر. فرميو كسي طالبي خيري فرمو فلك خير بدس بهنا. رمضان كما أروى أياما معدودات الله سبحانه وتعالى وعليه هل أخوي وأروى شان رجل ديالي كراو أرواد وتيابارو بين هزاني أياما معدودات چەند ڕۆژێکی بژێراوی کەمە زۆر نییە بۆیە نێڵی دەسە دەربچێ. پاشانیژە فەرمێ بانگ بێژەکە بانکە ئەی ئەو کەسەی بە دوای شەڕەوەی نەکەی دەزەڵگرە دەرگای شەڕ لە خۆت داخ کاکە تۆ دەرگای جەهەنەم داخرا بوویکی تۆ. وصفدت الشياطين ومردت الجن فلا يخلصون إلى ما كانوا يخلصون إليه من قبل. جوڵەی شەیطانەکان و جنە مارید و کافرەکان سنوور دارەکرێ ئیتر ناتوان جاران چۆن خەڵکیان گومڕا کرد بە هەمان شێوە خەڵک گومڕاکەن کەمە بێتەوە جوڵیان. یەکە جارانە دوود ئەوان زاڵن بەسەرمان زاڵ نین بەسەرتا مەگەر تۆ خۆت بدەیتە دەستیان. نفسی ئەممارە بسوءت لەگەڵ شەیاطینی ئینس لە چوار دەور و خولێ بن و هەڵی خەڵەتێن و لە خشتت بەرن و بتانن دەست ئەو شەیاطینانە کە جوڵەیەکی کەمیشیان هەیە جا ئێوە بەرن و گومڕابن. بۆیە دەرگاکانی شەڕ لە خۆت داخە نەڕۆی لەگەڵی. پاشان رسول الله صلى الله عليه وسلم فرمي ولله في كل ليلة عتقاء من النيران. هەموو شەوێکیش الله سبحانه وتعالى چەند کەسێک لە ئاگر ڕزگارەکە لە مانگی ڕەمەزانە هەوڵ بدە خۆت لەوانە بی و دوعا بکەی کە سوکاریشت لەوانە بێت. خاڵی چواردەیەم زۆر دوعاکردن لە ڕەمەزانە. خۆت ئامادە بکە زۆرترین و گەورەترینی دوعاکانت لە ڕەمەزانە بکەیت و زۆریش دووبارەیان بکەیتەوە هەموو دوعاکت. چکە بەڕاستی ئەو جێگەیانی کە پیرۆزن و ئەو کاتانەشی کە پیرۆزن دوعاتیانە گیرایە و ڕەت ناکرێتەوە بەتی ڕەمەزان تۆ گەیتە چوار جومعی چوار عەسری جومعانی ڕەمەزانە هەیە کە دوعا ڕەت نابێتەوە تیایە. تۆ سەیەکی شەوە هەیە کە دوعا ڕەت نابێتەوە تیایە ئەمە لە ڕەمەزانە. قەدرێ هەیە شەوەکانی کە دوعا ڕەت نابێتەوە تیایە. بینی بانگ و قامەتەکانیت هەیە کە دوعا ڕەت نابێتەوە تیایە. دوعای ڕۆژەوان کاتێک کە ڕۆژۆ کێشکێنێ ڕەت ناکرێتەوە. کات زۆرە بۆ دوعا لە ڕەمەزانە و دوعاش تیایە گیرایە. رسول الله صلى الله عليه وسلم فرمي للصائم دعوة عند فطره لا يرد
ڕۆژوەوان دوعایەکی هەیە لە کاتی ڕۆژوشکاندنەکەیە، یعنی پێش ئەوە بە مدەتێک تا دوای ڕۆژوشکان دەکەشی ئەلەو کاتەیە دوعای ڕەت ناکرێتەوە وەڵامە درێتەوە ئللا بۆیە هەوڵ بدە زۆرترین دوعات هەبێ لە ڕەمەزانە. جا بێنە لە پێشایی خۆت ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ بۆنی دەمی ئینسانی ڕۆژوەوان لای الله سبحانه وتعالى لە بۆنی میسک خۆشترە، کەواتە بۆنی دەمتی ئەوەنە لا خۆش بێ بەهۆی عیبادەتێکی ئەوەوە کە ئەنجامێدەی ڕۆژوە ئەی ئەبێ دوعاکەتی چەند لا گرنگ بێ. بۆیە ئەگەر تەماشاش بکەین الله سبحانه وتعالى ئاەتەکانی ڕۆژومان بۆ هێنێ سێ ئاەت، دو ئەو ئاەتێکمان بۆێنێ لەسەر دوعا، ئەنجا ئاەتی ترمان بۆێنێ لەسەر ڕۆژوو، یعنی لە بینی ئاەتەکانی مانگی ڕەمەزان و ڕۆژوە ئاەتێکمان بۆ باسەکە کە دوعایە. لە دوای كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم تاوكو شهر رمضان الذي أنزل فيه القرآن لدواء آياتك بو هنا وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. بس دعاك قال عبد كان برسي عادي مني عن ليك دي نزيكم لي أنا وبارن ولم والله مي أنا دموه أنجا دعاء توسر آياتك عني رجو وكو أماجيك ضل أما أنجا أقدر با لناويا دعاء قبوله وردناك لتو بويا نكي غافل بلا دعاء ودعاء بويا مشبكا خالي بانزيم بريتيا لا مجاهدة النفس راهناني نفسي خوت كوشش كردن لقالي كراي بهني لسر عبادة لسر جبجا كردني فرمانا كان لسر دور كوتنا ولا قدخ كراوك جلاوي بكي فيري بكي دنيا لخشتي نبا فيري كي بو قيامت كارك فيري كي إسلام سرخة فيري كي دراسة بكا فيري كي وازل خو شاشة وخيال ومحرمات بينه هول بدي أم نفسي خود رابيني لسر كوشش كردن بو بدا سيناني رزامندي الله رسول الله صلى الله عليه وسلم هاني مسلمانان يدال رمزانا زورترين عبادت بكن زورترين كوشش بكن زورترين رزامندي الله بدز بين خودي خوشي وابو هاو سركاني بخبره كردو حتى هاو سركاني فرمون مێزەرەکەی توندا کردەوە و تون و تۆڵە بوویەوە لە عیبادەتاو. تۆ زۆر گرنگە و زۆر پێویستە بەوە هەیە مجاهدەی نەفسی خۆت بکەی. ئەوەش بکەی الله سبحانه وتعالى هاوکاری دەکا والذین جاهدوا فينا لنهدينهم سبلنا ئەو کەسانی کە کۆششەکەن لە نەفسی لەگەڵ نەفسی خۆیانە و ئەیانەوێ نەفسی خۆیان پاککەنەوە چاکیکەن و پڕیکەن لە ڕێز و شکۆ و ئیمان ئێمە ڕێنمونیانەکەین و ڕێبازی خۆمانیان پیشانین وإن الله لمع المحسنين الله سبحانه وتعالى لەگەڵ ئەمانەیەمانە کات چاکن بگوێن. بۆیە نەفس ڕابێنە لە ڕەمەزانە لەسەر تەرککردنی شتە بێسوود و بەکەڵک و حرام و خراپەکانەوانەی کە چروک و بێڕێزەکەن لە لای خالقیش و لە لای مەخلوقیش و ڕای بێنە لەسەر ئەو شتانەی کە هەر هەمووی فەضل و ڕێز و شکۆیە بە ڕێزەکەن لە لای خالق و لە لای مەخلوقیش. خاڵی شانزەیەم هەوڵ بدەی تایبەتمەندیەکان و فەضائیلەکانی ڕەمەزان دیراسە بکەی بیخوێنیتەوە ورد بیتەوە لێی بۆ ئەوەی وات لێ بکا بگەی بەوەی کە تیایەتی و زۆر گرنگە دیراسەی زنجیرەیەکمان هەیە لەسەر فەضائیلەکانی ڕەمەزان بیکەی. 15 دانە ڤیدۆیە لە یوتوبە کەمانە دانراوە دیراسەیەکی وردی بکە گوێی لێ بگرە چونکە بەڕاستی تۆ کە شتێکە بینی و فەضل و ڕێز و گەورەیەکەی زانی ئەوە سوورەبی لەسەر بەدەستهێنانی و نایاڵی بە فیڕۆ بچێلێت. بەڵام کە بێ ئاگا بووی لە فەضل و ڕێز و شکۆی ئەوە تێپەڕە و گوێشی پێناین. زۆر گرنگە ئاگاداری و بابەتەبی نەکی وەکو هەندێک کەس دێتە مەکە و مەدینە فەضائیل و ڕێز و شکۆی مەکە و مەدینە نازانێ هی عیبادەت تیا نازانێ بۆیە تێپەڕێنێ و زۆر احتیاجی وەکو سەفەرێک و سیاحەتێ نەکی ڕەمەزانی جوابێ وەڵا ئەرێ ڕەمەزان چی خۆشە لای تۆ ئەم پرسیارە لە خۆ بکە ئەوانێ بڵێ ئەخوا بەربانگەکەی ئەو هەموو خوارد نەخۆشە وەڵا خواردنەکەی پارشێوانی گورە هەیەڵێ هەڵقە و فلیم و گۆرانیەکانی کە حازریان کردو بەرنامە فاسیدەکان کە لە کەناڵەکان حازریان کردو هەیەڵێ گەڕانەکەی شەوانی هەڵە زۆر خۆشە بە شەو ناخەوی بە ڕۆژە خەوی ئەوە تیا چوونە ئاوا ڕەمەزان بناسی ئەپێ بڵێ تەراویحەکەی خۆشە بڵێ ڕۆژوەکەی خۆشە بڵێ دوعاکانی خۆشە بڵێ قورئان خوێندنەکەی خۆشە بڵێ دەرس و دەورەکانی خۆشە بێوانە بڵێ دڵ بەوانەی خۆش بێ وەیە بڕۆ خوێنەرەوە دیراسە بکە لەبارەی و بابەتەوە. خاڵی
کۆتایی هەوڵ بدە هیچ فەرزێکی لە کیس نەچێت لە ڕەمەزانە و هیچ سنەتێکیش لە کیس نەچێ و دوورکەوەرەوە لە هەموو حرامێک و لە هەموو مەکروهێکیش. ئەمە زۆر گرنگە. فەرائیضەکان نزیک دەکاتەوە لە ئەڵڵا تا بیتە خۆشەویستی ئەڵڵا. سنەتەکانیش لەت بەرزەکاتەوە هەتا وەکو ئەجر و پاداشتی 50 دانە شەهید دەبێ لە هاوڵانی ڕسوڵ الله صلی الله عليه وسلم. الله سبحانه وتعالى بۆ خۆی لە حەدیثی قودسیە فەرمێ وما تقرب إلي عبدي بأحبه مما افترضته عليه. أفرمي عبد كم لي من زيق نابيته بهيت شتي كمن بيم خوش بي بوانا بيك فرضم كردو لسري شي لسر فرض كردو روجوك بينش فرضك حلال خواردنك دور كوتنو ولا حرامك چاقوتنك دور كوتنو ولا خرابوتنك أما فرائضها هم يجب جكا أنجا دعاء السنة كان معنى وكو ذكر وراد وقراءة طلب علم نيوش السنة كان هيچي ما فوت يعني جدولك خوت بيبه هي همو روجكي رمضان كتوان بسري بري كعدانه بو قرآن خوندن كعدانه بو ذكر كردن كعدانه بو فرض كان كعدانه بو سنة كان كعدانه بو فيربوني علمي شرعي هر همي أجر پاداش اگر بيتو ام حفظ خالد جيب جيب كي ان شاء الله لو قناعتهم بهرمند بلا مانجي رمضان وابيت خاوني أجر پاداش لكي زور بو دنيا شد باشا بي بو قيامتي شباشا بي والحمد لله رب العالمين.